بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئایزان و خۆشەویستانی میهری ڕەمەزان. لە خوای پەروەردگار داواکاری نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بفەرمێت، بمان پارێزێت لەو تاوانە ئاشکرایانەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگای کوردیدا لەسەر شەقامەکان بە ئاشکرا دەکرێن. بەداخەوە شەوی ڕابردوو لە هەولێر قورئان دەدڕێنرێت و فڕێ دەدرێتە سەر شەقامەکان و ژێر تایەی ئۆتۆمبیلەکان. ئەم شەویش لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریەوە بە ئاشکرا لەسەر شەقامەکان کوڕان و کچانمان سەرقاڵی سەماکردنن. بەرپرسانی ئەم شارەش لەم مانگە مبارەکە و لەم مانگە پیرۆزەدا بێدەنگیان هەڵبژاردووە، هەرچەندە چاوەڕێی کاردانەوەی لایەنە پەیوەندیدارەکانین بۆی کە بزانین لەبەر احترام و ڕێزی ئەم مانگە پیرۆزە ئایا چ لێپرسینەوە لێپێچینەوەیەک لەم جۆرە خەڵکانە دەکەن کە نامۆن بە کۆمەلگای ئێمە و هەروەها ئەم کەلتورەش کە ئێستا پیادە دەکرێت لە ناو کۆمەلگای کوردەواریدا زۆر نامۆیە هەم بە کۆمەلگای کوردەواری و هەم بە ئاینی ئیسلام. زۆر سپاس بۆ کارم کاکجلال، دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عەزیز. لە میهری ڕەمەزانەوە ئومێد دەکەین میهر و ڕەحمەتی بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەر دوو دەرونی هەموو لایەک، خوای گەورە هەمومان عاقیبەت خێر کا و لە بەزم و ڕەزمی سەر شەقامەکانمان پارێزێ ئامین ئینشاءڵڵا. لە میهری ئەم شەویشماندا کۆمەڵی بگۆ بابەتی جیاواز و قوشەوانی تر بۆمان ئامادە کردو، ئومێد دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێننەوە. دەچینە لای کەشوهەوا دەگەڕێنەوە بزانین کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆ سبەینێ چۆنە، دواتر دەگەڕێنەوە لاتان و چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان، بەرگەی یەکەمی میهری ڕەمەزان شەوانە ڕاستەخۆ لەگەڵتانە بین لە بەرگەی پرسیار و وەڵام چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەین. ئەم شەویش پرسیارمان بۆ ئێوە عەزیز ئامادە کردو، ئومێد دەکەین وەڵامەکەتان لا دەست بکەوێت. یەکەمین پەیوەندیشمان خاتوو پەیمان محەممەدمان لەگەڵا لە هەولێرەوە. خاتوو پەیمان سڵاوی خوات لێبێ. بەداخەوە پەیوەندیەکەی پچڕا ئەچینە لای پەیوەندیەکی دیکە تافگە عومەر لە ئەگەر پێم بڵێن هاوڕێیان لە کەلارەوە. تافگە عومەر لە کەلارەوە. خاتوو تافگە سڵاوی خوا لێبێ تۆم کاتت باش. زۆر سپاس. تافگە خان تاعات و عیبادەتت قبوڵ بێ. دەچینە لای پرسیارەکەمان کە پێویستە جەنابەت و ئینشاءڵڵا پێویستە جەنابەت و هەموو بینەرانەوە بزانن پرسیارەکانمان هەمووی پێوەستن بە قورئانی پیرۆزەوە، هەمویان قورئانین لەبەرەوەی کە مانگی پیرۆز و پڕبەڕەکەتی ڕەمەزان مانگی قورئانە. پرسیارەکەشمانەوەیە پرسیاری کاتژمێری یەکەمی بەرنامەی میهری ڕەمەزان دەڵێت ئایەتی فەبئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان چەند جار دووبارە بووەتەوە؟ واتە لە قورئانی پیرۆز لە سوورەتی ڕەحمانە چەند جار دووبارە بووەتەوە؟
چەند جار دووبارە بووەتەوە خات و تافگە؟ 34 جارەوەزانم ئەگەر هەڵە نەبوو نازانم. نا بەوا بزانم نا. تەواوە؟ 34 خات و تافگە 34 ئاسانکاریان بۆ بکەن ئاسانکاری. ئەخر ئاسانکاری بۆ نمونە چی بڵێم؟ قورآن لە بەردەستاندایە. بێ زیاتر بێ وەڵی سەمانە کاکجال مادام یەکەم پەیوەندی نەوەڵا 34 نییە تۆزە تێبیری لێکەوە بەش نەخوان وەڵامەکە ئەگەر شتێکی ئەمە ئەوە ئاخیر هاوکاری بوو. خات و تافگە با 28 جار بێ. با چەند بێت؟ 28 جار. باشە خات و تافگە سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە سلێمانی لای پەیوەندیەکی تر خات و پەخشان حامیدمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ خات و پەخشان. سڵاوی خوا لە ئێوە بن کاک جەلالگیان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس تەلەڤیزیۆنەکەت کرد کەس کە خات و پەخشان لە مۆبایلەکەەوە گوێمان بۆ بگرە. دەستەوەتان لە ژوورێک هەر خۆمی لێ. آخر مۆزوعەوە زۆر باشە بیمێ تەلەڤیزیۆن لە دەورت نەبێ ئاسایی خەڵکیش لە دەورت بێ چکە دەنگی تەلەڤیزیۆنە گەڕایەوە لای ئێمە نازانمی تۆ بوویایی پەیوەندی پێشوو بوو. پەیوەندی پێش. بەڵام بەتاقی تەنیا لە ژوورێکم دەرگاکەم دەخۆم تێوە ئێوە سایتە کچەکان هاتوو بۆلا. باشە هاوکاری لەوانەی کە لەگەڵ دەورتن ئێستا هاوکاریان لێ وەرگرە پرسیارەکەشمانەوەیە خات و پەخشان بزانین ڕەمەزان دووبارە سێبارە لێتانەکەم. زۆر سپاس دەکەین. زۆر باشە ئاەتی فەبیئەیی ئالای ڕەبیکوما توکەذیبان چەند جار دووبارە بووەتەوە؟ لە سی بۆ خوارەوە یان بۆ سەرەوە؟ لە چۆن؟ لە سی؟ لە سی بۆ خوارەوە یا بۆ سەرەوەیە؟ تۆ کاک جەلال ئاسانکارێکمان بۆ کە کاکە سێ اختیارێمان بەرێ شتێک هەرەکەین ئێمەش. زانین چی ناتوانین اختیار بدەین باوەڕکەم پرسیارەکانمان زۆر ئاسانن دووبارن بڕۆ لە سەروی سیەوە دەست پێ بکە. لە سەروی سیەوە؟ با سینو بێ. با؟ سینۆ بێ. 39 بەڵێ. باشە خات و پەخشان سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندیەکی ترمان لەگەڵە لە هەولێرەوە هاودین عەبدوڵڵا. هاوژین خات و هاوژین عەبدوڵڵا سڵاوی خوات لێبێ. السلام علیکم. وعلیکم السلام. زۆر سپاس خات و هاوژین. خات و هاوژین تۆزێ دەنگت بەرزکەرەوە؟ بەڵێ. پرسیارەکەمان دەڵێ ئاەتی فەبیئەیی ئالای ڕەبیکوما توکەذیبان لە سوورەتی ڕەحمان لە قورئانی پیرۆز چەند جار دووبارە بووەتەوە؟ بەڵێ 36 بوو. چۆن؟ 36. 36 بەڵێ. دڵنیایت؟ بەڵێ. ئێستا بۆ جێگیرکەینە وەڵامە یاخود نا. ئەوانەی کە هێشتا تەلەفۆنیان نەکردووە قورئانەکە لە بەردەمتانایە سێ لاپەڕەوە بزانم نیوە هەمووی خوێندنەوە 2 دقیقە خوێندنەوەی هەمووشی ناوێ بیان ژمێرن زۆر ئاسانە ئەم جار تەلەفۆن بکەن. خات و هاوژین دوجار چەندت بۆ ژمار بکەین 30 و چەند؟ 39 بەڵێ. باشە خات و هاوژین سپاس بۆ پەیوەندیەکەت. خات و سنوور مەحموود لە سلێمانی و لەگەڵمانە خات و سنوور سڵاوی خوات لێبێ. سڵاو لە بەڕێزی سلام. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خير الرفعات قبول إن شاء الله. آمين أجمعين. براجعن أوي من زاني هذه هذه سيوك دافعت دوباره بوتوا. 31 خات و سنوور سپاس بۆ پەیوەندیەکەت. دوباره خوشتان لێکم السلام عليكم. زۆر سپاس. زۆر سپاس. خات و ئیسرا محەممەد لە کەرکووکەوە. خات و ئیسرا سڵاوی خوای گەورە لێبێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتت قبوڵ بێت. وعلیکم السلام ورحمة الله. خات و ئیسرا گوێت لێمێ سڵاوی خوات لێبێ. زۆر زۆر سپاس خات و ئیسرا گوێبیستی پرسیارەکە بوویت؟ بەڵێ لە سوورەتی ڕەحمانە یەک جار هاتووە. خات و ئیسرا زانیاریت هەیە خۆت لەسەر قورئانی پیرۆز؟ زۆر باشە. یانێ وەڵامت بۆ جێگیرکەین. باشە زۆر سپاس بۆ خات و ئیسرا محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. سپاس دەکەین خات و پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خات و سومەیە سەلام لە سلێمانیەوە.
خاتو سومەیە سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتت قبول بێت. زۆر سپاس خاتو سومەیە. پرسیارەکەمان دەزانی؟ بەڵێ. وەڵامەکەشی دەزانی؟ وەڵا باوکم دەڵێت 37. چۆن؟ 37. 37؟ بەڵێ. پێشەوەی تەلەفۆن بکەینە توی بیژمێری بزانی چەندە؟ لا باوکم گوتی ژمارەیەک مەزە نازانم. چۆن؟ دەڵێ دیارە پێشتر زانیاری هەبووە. زۆر باشە 37ت بۆ هەژمار دەکەین خاتو. زۆر سپاس خۆش. سپاس بۆ تۆش سەرکردوبی. خاتو شیلانمان لەگەڵە خاتو شیلان محەممەد لە سلێمانیەوە. زۆر سپاس سڵاو خوا لە بەڕێزیشت. زۆر سپاس خاتو شیلان بەس ئەگەر کەمێک دەنگت دەستکەیتەوە. بگورە ئەوڕێزم بۆ سەردەم هاوکاران هەیە بۆ زۆر سپاس. باسی بگاتێ. زۆر باشە. سیویەک. دڵنیایت؟ دڵنیام دەستان خۆش خواتان. زۆر سپاس بۆ خاتو شیلان. پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خاتو شۆخان مامەند لە کۆیەوە. خاتو شۆخان سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتت قبول بێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. الله يخليك ورتان لي برزكانم. عليكم السلام. لا ورزم هي بمكار من دان كنالي كام. زۆر سپاس خاتو شۆخان. پۆستیان لێ دەکەم خوای گەورە تاعەتیهم لە قبول کە زۆر خۆشحاڵم کە پەیوەندیەکەم بۆ وەرگیران. سەلامەت بی هەر لە ئینشاڵڵا هەردەم خۆشحاڵ بیت. بڕۆینە لای پرسیارەکەمان خاتو شۆخان یا دەیزانیت؟ بەڵێ با 31 جار بێ. 31 جار. چۆن دەزانی سیوەکە خاتو شۆخان؟ وەڵایی گومانم هەیە کە 31 بێ. چۆن؟ دڵیام کە 31 ئینشەڵڵا. ژماردت پێشەوەی تەلەفۆن بکەی؟ بەڵێ؟ ژماردت پێشەوەی تەلەفۆن بکەی؟ نا وەڵا. پێشتر دەتزانی. زۆر باشە سیوەکەت بۆ ژمار دەکەین. خاتو شۆخان سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای پەیوەندیەکی دیکە. لە چەمچەماڵەوە ئیخلاس تەحسینمان لەگەڵا. وعلیکم السلام ورحمة الله. زۆر سپاس. خاتون ئەگەر تۆزێ سەوت بەرزکەیتەوە سپاس دەکەین. خاتون ئێمە گوێمان لە تۆمی مشکلەکە ئەوەیە ئەگەر تۆزێ دەنگ بەرزکەیتەوە سپاس دەکەین. زۆر باشە ئاوا باشە. خاتو ئیخلاس گوێبیستی پرسیارەکەمان بوویت؟ بەڵێ 31 جارە. زانیاریت هەیە خاتو ئیخلازیان لەسەر بنەمە پێم کرد سەری قورئان. ئەی ماش یانی دەستەکەمان کەشف بوو تاوە. زۆر باشە خاتو پێم وایە دوایین پەیوەندیمان لەگەڵە تا دوایین پەیوەندی ئەم لەم کاتژمێرە پەیوەندیەکانمان کۆتایی پێ هاتووە ئاوڕێیانی عەزیز. دێنەوە لاتان لە کاتژمێری دووەمدا بە پرسیارێکی نوێ بیرتان نەچێت لە کۆتایی بەرنامە تیر و پشک بۆ ئاناکەین کە وەڵامی ڕاستیان بەدەستێنەوە. خۆشبەختانە لەم پرسیارشدا هەندێک لە بینەرانی عەزیز وەڵامەکەیان ڕاست بووە. تیر و پشکی بۆەکەین هەرکەس وەڵامی ڕاستی بەدەستێ نابێت لە ناوی دەچێتە تیر و پشکی کۆتایی مانگی ڕەمەزانەوە دەچینە بەرگەی خوانی ڕەمەزان. دروستکردنی کنتاکی لەگەڵ شلۆ برنجێک کە شێفەکە دروستی دەکات بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ با بینەری خوانی ڕەمەزان بن بۆ هیوایی کە خانمانی عەزیز لە ماڵەوە سوود لەم بڕگەیەمان ببینن. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە.
سڵاتان لەبێ ئازیزان دووبارە گەڕاینەوەلاتان لە بەرنامەی میوانی کاشۆ بە بەکارهێنانی بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ ئەمڕۆژ خواردنێکتان پێشکەش دەکەین. خواردنی ئەمڕۆ کە بۆم ئامادە کردوون ئامادەکردنی کنتاچی لەگەڵ برنجی کوردی کارگەی کاشۆ، برنجی دەنگخەڕ لەگەڵ شلەیەکی کولەکە. ئامادە بن لەگەڵم بۆ هەنگاوەکانی ئامادەکردنی خواردنەکەمان. من لێرەیە سنگی مریشێکی بەکار ئەهێنم بۆ ئامادەکردنی کنتاکیەکەمان. ئەوەی کە پێویستە ئێمە بەکاری بێنین پێش دەست پێکردنم ئەمەوێ ئاماژە بە شتێک بم. من لێرەیە ئەو ئاردەی کە بەکاری ئەهێنم بۆ خۆشکردنی کنتاکیەکە ئاردی بازاڕیە، بەڵام ئەتوانین بە شێوازێکی دیکە نانی فەڕەن یاخود سەمون بیخەینەوە فەڕەن جارێکی کە هەوایەکی گەرم لێی بە دواتر کە دەرمان هێنا لە فەڕناکە وردی ئەەکەیت و ئەم پێکاتەیە لێ دروست ئەبێ. بەس من لێرە بە حازری هێناومە لە بازار. سەرەتا گیراوەی کنتاکیەکە ئامادە ئەەکەم، پێویستی بە 2 هێلکە خوێ زیرەش بۆ ئەوەی تامی هێلکە نەیە، ئەتوانی بەکاری بێنی ئەتوانی بەکاری شینێنی. لە هەمان کاتا زۆر کەزەیە حەزی لێ بیبەری تون بەکار بێنێ بۆ ئەوەی تون بێ، بەڵام بە شێوەیەکی عام هەر زیرەکە بەکارێت. لێرە من هێلکەکە بەکار ئەهێنم، 2 هێلکە. کەمێک خوێ. ئێستا گیراوەکەمان ئامادە کردووە، دەست ئەەکەین بە لەتکردنی سنگەکە. بە شێوازی تەنک بێبڕین. سنگەکەمان پارچە پارچە کردووە. ئێستا لە گیراوەکە و ئاردەکەی هەڵ ئەکێشین و بۆ ئەوی بخەینە فرێزەر. ئەو سنگانی کە پارچەمان کردووە لە گیراوەی هێڵکەکەی هەڵ ئەکێشین زۆر بە جوانی، پاشان خینە ناو ئاردەکە. ئەم شێوەیە بۆی بە جوانی ئاردەکە لە خۆ بگرێ. پارچە پارچە لەو هێلکەی هەڵ ئەکێشین. سنگەکەمان ئامادە کردووە بە تاوەتی تا پارچە پارچە لە ئاردەکەمان هەڵکێشاوە. ئێستا بە کاغەزێک جوان تەغلیفی ئەکەین، ئەخینە ناو فرێزەر بۆ ماوەی نیو سەعات. ئیتر من دەری ئەەکەم و ئامادە ئەەکەم بۆ سوورکردنەوە، بەڵام ئێوە ئەتوانن بۆ کاتی کە هەر کاتێک بێدە ناو فرێزەرا بمێنێتەوە، هەر کاتێکتانەوێ پارچە پارچە لی دەربێنن، بەڵام بەمەرجێ هەوا نەکێشێت چونکە شێ ئەهێنێتەوە. ئێستا کەرەسەی شلەکەم ئامادە کردووە، کولەکە و تەماتە و کەرەوز و پیازەکەی ئامادەیە. من لێرەیە زەیتی گوڵەبە ڕۆژەی کاشۆ بەکار ئەهێنم بۆ لێنانی شلەکەم. زەیتێکی 100% سروشتیە وەکو لە بەرنامەکانی پێشووتریش باسم کردووە. ڕاستەوخۆ بە پەستانی سارد بەرهەم ئەهێنرێت، هیچ ماوادێکی کیمیایی تیان نیە تاکو سروشتی بوونی خۆی لە دەستدات. زەیتێکی بەتام و خۆشە بۆ شلەکەم بەکاری ئەهێنم. لە هەمان کاتە دۆشاوی ئەو تەماتەی شارە زوریش هەر دۆشاوێکی خۆماڵی و لە کوردستانی خۆمان بەرهەم ئەهێنرێت. لێرەیە بۆ شلەکەم بەکاری ئەهێنم. لەگەڵ ئامادەکردنی شلەکەم دەست ئەەکەم بە لێنانی برنجەکەشمان وەک هەمیشە برنجی کوردی کاشۆ بەکار ئەهێنم. برنجێکی خۆماڵیە و لە کوردستانی خۆمان بەرهەم ئەهێنرێت. برنجێکی زۆر جوانە، دەنگخەڕە، تاموبوون و چێژێکی تایبەتی هەیە. ئێمە خۆمان بە سەڵتوکی ئەیکڕین و کڕی دەکەین. دەنکە ساغەکانی لێجێ ئەکەینەوە بۆ لێنانی برنج. دەنکە لەتکەکانیشی بەم شێوازە کە لە زۆرێک لە مارکێتەکانە هەیە ئەفرۆشرێت. ئەمە دەنکە لەتکەکانێتی بۆ سوپ بەکارێت، بۆ یاپراخ، بۆ زۆرێک لە خواردنەکانی تر بەکار ئەهێنرێت. دەنکە ساغەکانیشی 2 کیلۆیی و 5 کیلۆیشمان هەیە، کارگەی کاشۆ بەرهەمی هێنراوە، ئێستا بەردەستە ئەتوانن بەکاری بێنن.
خۆشەویستانم خواردنی ئەمڕۆشم ئامادەیە بۆ پێشکەشکردن کە کنتاکیم بۆ ئامادە کردبوون لەگەڵ برنجی دەنگخڕی کوردی کاشۆ لەگەڵ شلەی کولەکە کە بە زەیتی گوڵە بەڕۆژە لەگەڵ دۆشاوی ئاوتەماتی شارەزۆر ئامادە کردبوو. من بۆ سوورکردنەوەی کنتاکیەکە زەیتی گوڵە بەڕۆژەی کاشۆم بەکارهێنا. ئەم زەیتا زەیتێکی سروشتیە 100% بە پەستانی سارد بەرهەمهێنراوە. زەیتی گوڵە بەڕۆژەی کاشۆ زەیتێکی زۆر سووکە ڕاستەوخۆ لە ناوی گوڵە بەڕۆژەکە بەرهەم دەهێنرێت. هیچ مەوادێکی کیمیاییتیان نیە وەکو زەیتی بازاڕی نییە، چونکە عادەتەن شتی سورۆکرا و ڕۆن زۆر هەڵ ئەمژێت بۆیە ڕۆنە بازارەکان زیانێکی زۆری هەیە لەبەر ئەوەی هایدرۆجینی تیادایە سروشتیبوونی خۆی لە دەست ئەدات بە عکسی ئەم زەیتەوە کە ئەم زەیتە ڕاستەوخۆ بەرهەم ئەهێنرێت و 100% سروشتیە و لە کاتی سوورکردنەوەشە تاموبۆنێکی خۆشی هەیە. هیوادارم هەموو لایەک بەکاری بێنن ئیسفادەی زۆری لێ ئەکەن تاموبۆنێکی خۆش ئەبەخشێ بە خواردنەکەمان و خواردنێکی بە چێشتری لێ دروست دەکەین. و هەروە برنجەکەشمان برنجی دەنگخڕی کارگەی کاشۆیە، برنجێکی خۆماڵیە، خۆمان کڕی ئەکەین و بەرهەمی ئەهێنین. تاموبۆنێکی خۆشی هەیە، ڕەنگێکی جوانی هەیە، دەنگخڕا کوردیە، برنجی شەژمانەیە. کارگەی کاشۆ بەرهەمی ئەهێنرێ و لە کێڵگەکانی کوردستان بە چەڵتوکی دەیکڕین و دواتر دەنگەخڕەکانی لێجێ ئەکەینەوە و لەتکەکانیشی بە هەمان شێوە ئێستا لە بازاڕەکانی کوردستان بەردەستە و هەیە. ئێوەش ئەتوانن بەکاری بێنن ئیسفادەی زۆری لێ ئەکەن، ژیان لەگەڵ بەرهەمە خۆماڵەکان تەندروسترە. ئازیزانم خواردنی ئەمڕۆشم پێشکەشکردن هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. دووبارە سڵاتان لێ بەیازیان وێ دەکەین سوودتان وەرگرتوێ لە چۆنێتی دروستکردنی و خواردن کنتاکی بوانێک کاکجەلال. بەڵێژانەکە دروستکردنی کنتاکتی وش لەو برنجێکیش بوو. وڵای کاکی ئەمە وش لەو برنجە ئەزانین ئەو کنتاکی شتە فێری بۆ ئاسانیە فێری نابی. ئایزان ناوڕێکمانەیە و دێنەوەلاتە. بەڵ ئازیزان بە دڵنیاییەوە کۆمەڵگەی کوردی چەندها ئەوانە نین کە بە پاڵپشتی میدیا زەبەلاحەکانیان دەتوانن ڕوویەکی کۆمەڵگەی کوردی نیشانی دەرەوە بن کە گوایە کۆمەڵگەیەکی موساقف یاخود ئازادین لە ژێرەم ناو نیشانە هەندێک بەرەڵایی و فەساد هەیە بڵاوی بکەنەوە کە وەک دەبینین لەسەر شەقامی سەوڵەکەی سلێمانی بەداخەوە زۆر نابەرپرسیارانە و بەم مانگە پیرۆزە سەرقاڵی ڕەقس و سەمان بەبێەوەی کە پەردەیەکی شەرم و حەیاما بێت. لایەکی دیکەوە لە هەولێر لەسەر ڕێگای 100 مەتری لاپەڕەکانی قورآن دەدڕێنرێت و فڕێ دەدرێتە ژێر چای ئۆتۆمبیلەکان. ئەمە تەنها دیوێکی بچووکی کۆمەڵگەی ئەمەیە خەڵکانێکی ناحەزبایین ئیسلام بە کەلتوری جوانی کوردەواری خۆمانن. بەڵام دیوێکی دیکەش هەیە کە خەڵکێکی جوان، خەڵکێکی خێرخواست، خەڵکێکی دڵسۆز باین و نیشتیمان، خەڵکێکی دڵسۆز بە خەڵکی هەژار و کەم دەرامەت، چونکە زۆرینەی خەڵکی ئەمە ئێستا ئەتوانم بڵێم لە چینی هەژاری و مامناوەندیدا دەژین. ئەوانەشی کە لە تێریە سەرقاڵی بڵاوکردنەوەی فەسادن تەنها خەڵکانێکی کەمن کە بە دڵنیاییەوە هەمیشە تەنها دۆڕانیان بۆ دەمێنێتەوە. یەکێک لەو شوێنانە یەکێک لەو دیوا جوانانەی کۆمەڵگەی کوردی کە هەیە دەستگیرۆیی و هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەتە کە خۆشحاڵانە دەیان ڕێکخرا و ناوەندی تایبەتەن کە کاریان بووەتە دەستگیرۆیی خەڵکی هەژار و کەم دەرامەت لە ڕێگەی خێرخوازانەوە. یەکێک لەم پرۆژە جوانانەی کە هەیە سەرباری ئەو هەموو پرۆژە جوانانەی دیکە وەکو بەخشین و وەکو هانا و وەکو هاواری خێرخوازی و چەندی ناوەندی دیکە سۆمای چاوان پرۆژەیەکی جوانی ڕێکخرای و خوشکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستانە کە خۆشبەختانە لە هەموو کات و ساتەکاندا و بە تایبەتی لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بیری لای منداڵە چاوگەشەکانە منداڵانی بێسەرپەرشتە. لە چەمچەماڵ لە چەند شوێنێکی جیاواز سۆمای چاوان دەستی هاوکاری خۆی بۆ منداڵانی بێباوک درێژ کردووە. با پێکەوە بینێری و ڤیتیە بین کە پەیامێرمان جەلال جەباری بۆی ئامادەکردوین و سۆمای چاوان دەستی هاوکاریانی خۆی گەیاندووەتە منداڵە چاوگەشەکان.
خی گەورە پاداشتان باتەوە ئیشەڵا نمونەتان زیاد کە زۆر زۆر مەمنونی کۆمەڵین هەموو کارمەندەکانیان دەست و چاویان خۆش بێ زۆر مەمنونی ئەو کەسانێشن کە ئەم خێرهینیان نردۆ ئەم ئەزراقیان نردۆ مەمنون و سوپاسیانەکەین خی گەورە پاداشی دنیا و قیامەتیان باتەوە زۆر زۆر دەستان خۆش بێ دەست و چاوی ئەم کەناڵ و هەموو کارمەندەکان خۆش بێت مەمنونین براکەی من زۆر مەمنونیانین بەروەڵا زۆر پێویستمانە گەلێ مەمنونیانین خی گەورە پاداشتی دنیا و قیامەتیان باتەوە ئیشەئەڵڵا یان لێکەین و خی گەورە پاداشتیان داتەوە خی گەورە نمونەیان زۆر کا و فەقیر و هەژار بەسەرەکەن و ماڵیان ئاواێ و گەلێ مەمنونین و ئیتر ئەیبی نییە لە خوا بەزێ بەش ماوەیەکە کام تشتە و ئەیبی نییە لە خوا بەزێ دەستخۆشیش لە ئێوەکەین و خی گەورە پاداشتی وە خێریان داتۆ و قیامەتیان سەربەست بێ ئیشەڵا و ئەوە نە باشە مەگەر هەر شکر خی گەورە بکەین ئەیبی نییە لە خوا بەزێوی ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوان ناوەندی چەمچەماڵ هەڵساین بە دابەشکردنی خۆراک بەسەر زیاد لە هەفتە خێزانی کەم دەرامەت و بێباوک. داوا لە خێرخوازانەکەین کە زیاتر هاوکاریمان بکەن چونکە ناوێکی زۆرمان نووسیە قایمەی تریشمان کردووە کە خەڵک داوامان لێکات خێرخوازان ئەمە هەلە بقۆزنەوە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خۆتان پارێزن لە ئاگری جەهەنم ئەگەر بەلەتە خورمایەکیش بێ جاوەرە تۆ دابینکردنی زەخیرەی ماڵێکی هەتی و کە ئێستا چاوەڕوانە تەلەفۆنی بۆ بکرێ لەوانەوەی کە لە تەنیشتێتی تەلەفۆنی بۆ کرابێت ئەوەی تریش چاوەڕوان بێت. سڵاوتان لێبێ ئازیان بەڕاستی کۆمەڵێک حاڵەت ڕووەدا لە کوردستان کۆمەڵێک باوردۆخ دێتە پێشەوە من لێرەوە بابەتێکی زۆر کورتان بۆ بازەکەم هاوڕەیەکمان چوو بۆ بازاڕوتی هەر بۆ خۆشی خەڵکم مەگرەم و تۆ مسلمانی یا کافری ئەڵێ وشەیەم بۆ بەکارێنار ئەوەندە نەما کابرا کە لەیەکم لێ باونی پێ ناخۆش و پێ بوو تێ کافر پێ خۆشە مسلمان بێ شانازیەکە لە کاتێکی شابینیمان لە سۆسیال میدیا لە تەلەڤیزیۆنە ڕسمیەکان کاک جەلال سیاسیەکان گەورە سیاسیەکان ئەوانەی کە چەپن و باسی دیموکراسی و باسی ئەڵمانیا دەکەن دان بۆیان دەنێن نەخێرێمە کافرنین و مسلمانین و سنیشین لە پاڵ ینی مەزەبەکەشیان دیاری دەکەن لەو لاشەوە دەبینی ئەو هەموو بە ژمارە و بەداتا ڕێژەیەکی زۆر مسلمان هەیە وەروە بە فعلی بە تایبەت مانگی پیرۆزی ڕەمەزان دەبینین هەزاران ماڵ گەرم دەکرێنەوە بە خێر و سەدەقەی خێرکەران دەیان پرۆژێ وەکو ڕێکخراوی سۆمای چاوان و بەخشین و هانا و هاواری خێرخوازی و دەیانی تر وەکو هاوکارم باسی کرد بەدەم فەقیر و هەژارەوە دەچن بەڵام دەبینین ئەم لایەنە دەسەڵاتدارانەی حکوومەتی هەرێمی کوردستان کەمترین خێر کە هیچ کەمترین سەدەقە کە هیچ لەو لاشەوە ڕێ بۆ خاڵک خۆشەکەن یعنی نازانم چه واژەیەک بەکاربێنین بۆ ئەو حاڵەتانێکەوە لە شەوی جومعەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە دەشەوی یەکەم کە ئیتر کاتێکە زۆر لای مسلمانان پیرۆزە ڕەنگە ڕۆ حاڵەتێکی تر ڕۆژێکی تر بێ هەر شتێک بێ زۆر ئاساییە ناوی دەنێن ئازادی ناوێنین ناوبڕی دەربڕینی شخصی هەر ناوێکی تر بەڵام لە
شەوانی جمعە و لە مانگی پیرۆزی ڕەمەزان خۆبادان و خۆسوڕان ئەگەر ئامانج و پلان و دەرخستنی کۆمەڵێک بغز و کینە نەبێت نازانی ناوی بنێنی ئومێ دەکەین خوای گەورە هەموو لایەک عاقیبەت خێرکە. خۆی گرفتەکەی شوانەگیان لەوەدایە ئایا لە بەرامبەر ئەمەدا ئەگەر مزگەوتەکان تا درنگانی شەو بکرێنەوە و دەرس و دەورێکیان تێدا بخوێنرێت ئایا ئاسانە لە هەموو شوێنێک ئەم کارە بەزڵنیاییەوە نەخێر؟ من خۆم هەر لەم شەوانەیە چوینە مزگەوت گوتیان داخراوتم خۆ دوکانی ینی بۆ دابخرێ ڕەمەزانوانە و داوە نیو سەعات دوای نوێژ ئەبێ ئیتر دایخێن. بەڵام دەبێت ئەو دوو حاڵەتی لە سلێمانی و لە هەولێر ڕوویان داوە. لە هەولێر دڕاندنی قورئان تەنها بە بەیاننامەی وەزارەتی ئەوقاف و بە بەیاننامە حەزبیەکانی حزبی باڵادەست لە هەولێر کۆتایی پێنایەت. کاتێک کە ڕووداوێکی ئەمنی ڕوودەدات یاخۆت شتێک ڕوودەدات لە هەولێر کەسە تاوانبارەکە دێنە سەر شاشەی کەناڵەکان جادە بە جادە شەقام بە شەقام کۆڵان بە کۆڵان لە بەردەم کامێرە چاودێریەکان پیشانی دەدەین لێرەوە هات بە حسابی خۆیان لە ڕووی ئەمنیەوە هەموو شتێک کۆنتڕۆڵە. بۆیە دەبێت بپرسین لەژێر و هەموو کامێرە چاودێریانی لە شاری هەولێرن بۆچی تا ئێستا دەستگامنیەکان نیان توانیوە بکەرانی دڕاندنی قورئانی پیرۆز لە هەولێر بدۆزنەوە کامە جێگەی گومانە. ئەوەشی کە لە سلێمانی ڕووی داوە مێوارەیە ڕەقس و سەمایەکی باشکرا لەسەر شەقامی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بە پاساوی ئازادی دەبێ ئەمەش لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی قایمقامیەت و کەسی یەکەمی ئیدارەی ئەم شارەکە پارێزگاری سلێمانیە دەبێت بێتە دەنگ وەڵامی بۆ ئەمانە هەبێت لەبەرەوە لەم مانگە پیرۆزە و پڕبەرەکەتی ڕەمەزاندا ئەمە سوکایەتیە بە دەرونی هەموو تاکێکی مسلمان کە ئێستا کاتێک کە پەیوەندی تەلەفۆنەکانی هاوڵاتیان وەردەگرین ئەم پرسیارش دەبێتە پرسیار بۆیان ئایا کاتێک حاڵەتێکی وا ڕوودەدات لە هەولێر قورئان دەدڕێنرێت لە سلێمانی بە ئاشکرا لەسەر شەقامەکان ڕەقس و سەما دەکرێت ئایا ئەمە تا چەندە بێڕیزیە بەرامبەر بە مسلمان؟ بیرمان نەچێت چەند ساڵێک لەمەوە پێش بوو کاتێک کە ڕەمەزان داهات هەموو کەسێک شەرمی دەکرد لە ڕۆژوو لەبەر ڕەمەزانەکە هیچ نەبێت ئەو دوکانانەی کە دەکرانەوە پەردەیەکی سپیان دەدا لەبەر ڕێبوارێک ئەویش دوکانیان دەکردەوە یاخۆت کەسی جگەرەکێش ئەگەر بە ڕۆژوش نەبوایە بە ئاشکرا لەسەر شەقامەکان جگەری نەدەکێشا. نەک ئەمڕۆ شەرم و حیا گەشتووەتەوە ڕادەیی بە ئاشکرا لەسەر شەقامەکان ڕەقس و سەما بکرێت و هیچ حسابێکیش بۆ مسلمان و بۆ ڕۆژەوان نەکرێت زۆر بە شانازی و هەندێک خەڵکیش کە خۆیان دوورن لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە ناوی ئازادی لە یەکی بنەوە و باسەوە بکەن کە ئەمە ئازادیە و دەربڕینی بیرروڕا و توانای شخصی کەسەکانەکە ئەمە بۆ خۆی وەڵامێکی پوچە دەبێت هەر خۆیان گویان لە وەڵامی خۆیان بێ نەک وەکو پاساوێک ئێمە ئەژماری بکەین. بەڵێ جەلال وەڵاهی من ویستم بابەتێکی تریش هەیە نازانم جێگەیەتی یا شوێنێتی بەڵام دڵم پڕۆ هەرە بێ بیڵێم کاتێک بە خۆمان دەڵێن کۆمەلگای مسلمان و مسلمان دەتخوا نمونەیەکی جوانی ئینسانی مسلمان بین کەوا بە تەواوی وجود بریتی بێ لە مرۆڤایەتی و ویژدان دۆستی یانێ چما بۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەشێک لە کاسبکاران بەداخەوە ئەو بەرهەمانەی دەیدەنە هاوڵاتیان لە شوێنی ناگونجاو و ناتەندروستە بەرهەمی دێنن لە دروستکردنی لە قومەغازی لە هەڵگرتنی گۆشت و کۆمەڵی خواردەمەنی کۆمەڵێک دیمەنمان بینی بەداخەوە مرۆڤ ئیدی بێومێت دەبێت لەو پەروەردەی کەوام دەسەڵاتدارانی کوردی تاکی کوردیان پێ پەروەردە کردووە بەهای ویژدان و ئەخلاق و کۆمەڵێک بابەت ئیدی لای گرنگ نەبێ گۆشت لە تەواڵێت هەڵگرەیە شیرینی جۆری لوقمەقازی لە شوێنی ناگونجا و شوێنی پیس دروست بکرێ لە کاتێکە ئەمانە هەمی دەبێتە بەرهەمێک بۆ ڕۆژۆوانێکەوە زیاتر لە چەندین کاتژمێ بە ڕۆژوو دەبێ و دەبێ بیخوا ڕەنگە گەر خراپترین لە ڕۆژانی تراگەر زیانێکی کەمی بۆ هەبێتەوە بە برسێتی شتێکی خراپتر و ناتە دروست خۆی زیانی زیاترت بەردەکەوێت ئەمێ دەکەین هەمومان بە یەک ویژدان و بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بتوانین مرۆڤ دۆستانە بە پەروەردەیەکی جوان لەسەر بنەمای کولتورێکی جوانی کوردەواری هەمومان بە خۆمان دابچینەوە ئەم دەرفەتانە لە دەست نەدەین ویژدانی خۆمان بجوڵێنین لێرەوە پەیامێک بەداخۆ من ئیدی هیچ پەیامێک نابێت بۆ دەسەڵاتداران و حکوومەتی کوردی بنێرین چونکە نەدەبیستێ نەگوێی لێە نە ئەگەر ببیستێ جواب دەداتەوە نە ئەشێوێت جواباتەوە هیچ ئیدی کەس بابەتەمای نەبێت با خۆمان بە ویژدانێکی ئاسوودەوە ئیش و کارەکانمان بکەین هەر ئیشێک هەیە کە دەیکەین با بە ویژدانەوە بیکەین. زۆر باشە لەبیرمان نەچێ هێشتا هەزاران گەنجمان هەن کە پەروەردەی مزگەوتن هەزاران گەنجمان هەن هێشتا لە خەمی خەڵکدان نەک لە خەمی ڕەقس و سەما هەزاران گەنجماندن لە خزمەتی قورئانن نەک لە دژایەتی قورئانی پیرۆز
هەزاران گەنجمان هەن هێشتا لە مزگەوتەکان و دڵیان بە ڕەمەزان و ڕۆژ و نوێژ و تەعاتی خۆیان خۆشە. دەچینە لای ڤیدیۆیەک لە حاجیاوە کە چۆن گەنجەکانمان لە مزگەوت سەرقاڵی ئامادەکردنی ئیفتارن با پێکەوە بینەری بین. ئێمە وەکو ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەوەری لەم ساتە وەختە پیرۆزەدا کە مانجی پیرۆزی ڕەمەزانە هەستاین بە سازدانی ئێوارەخوانێک بۆ سەرچەم بۆ زۆرێک لە ئەندامان و دۆست و لایەنگر و خۆشەویست و پیاو ماقوڵ و کەسایەتیەکان و مامۆستایانی ئاینی دەڤەرەکە وەکو ئیفتار سائیمێک لەم ئێوارەخوانەدا و ئامانجی سەرەکیشمان بەڕاستی لەم ئێوارەخوانەدا ئەوەیە کە نوێکردنەوەی ئەم سونەتە گەورەیە و ئەو پاداشتە گەورەیە کە لەم ئیفتار سائیمەدا دەست دەکەوێت بە تایبەتی لە مانجی ڕەمەزان وە کۆکردنەوەی برایەن و زیاتر بەهێزکردنی پەیوەندی برایەتی و خۆشەویستی لەنێو ئەنداماندا جێگای باسە کە خەڵکێکی یەکجار زۆر لە دۆست و خۆشەویست و خۆشەویستان تێدا بەشدار بوون کە ئێمە 250 کەسمان بانگەشت کردبوو الحەمدوللا زیاتر لەو ڕێژەیە هاتوو بەشداری کردبوو. دیارە ئەوڕۆ ئێوارەخوانێک ئەنجومەنی عازیاوای کۆمەڵی دادگەری کوردستان ئەساسی کرد بۆ لایەنگران و دۆستان و ئەندامانی خۆی لەم ئێوارە کۆڕەدا خوای گەورە هینا پێش کە زۆربەی هەر زۆری برایان بەشداریان تێدا کرد زۆر خۆشحاڵیان کردین حەدیثەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێکی ئیفتار بە کەسێکی بکاتەوە کە ئێوارەخوانێک بۆ کەسێکی تاسکە ئەزری ڕۆژڕووی ڕۆژەوانەکەی هەیە ئەوەی کە لە ئەزریش کەم بێتەوە. ئێمە دەزانین کە ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕێز و حرمەتێکی لەو کەسانە ناوە کە نان دەدەن بە ڕۆژوانانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئاینی ئیسلام ئەوەی باس کردووە کە بەڕاستی ئەوانەی کە نان دەدەن بۆ ڕۆژوانانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خێری هەموو ئەو ڕۆژوانانەی هەیە و بەبێ ئەوەی کە لەوانەیش کەم بێتەوە. بۆیە دەستخۆشێکی زۆرمان هەیە لە ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەری. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان دێنەوە لای پرسیاری بەرنامەکەمان چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین پرسیارەکەشمانەوەیە کۆتا جەنگ کە پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت بەشداری کردووە و لە قورئاندا باس کراوە ناوی ئەو جەنگە چییە؟ لە بەردەڕەشەوە پەیوەندی یەکەممان لەگەڵە کاگە عەدنان ئەحمەد. کاگە عەدنان سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش. الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوشی برنامه‌تان دەکەم و سەرکەوتوبتان بۆ دەخوازم. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ زۆر خۆشحاڵم کە بۆ یەکەم جار بەشدارم لەگەڵتان. سپاس دەکەین کاک عەدنان گیان لە ساغوی مێ دەکەین لەگەڵمان بەردەوام بیت. زۆر سپاس ئینشاءالله. کاک عەدنان دەنگ و باسی بەردەڕەش چۆنە وەزعی کەش و هەوا و
باران وڵا باشە لە خۆی بە زیراعەتی ئەوێ و بێبارانی و سارد و خۆشحالم بەشەو باشترە هێشتا گەرم نەبووە زۆر بەریوەڵا گەرم بووە لە بەر بێبارانی بەس شەوەکەی ئێستا خۆشە فێنکە یاخوای گەورە یارمەتی دەرتان بێ کاگادنان کۆتا جەنگ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری کردووە و ئەو جەنگەش لە قورئانە باسکراوە ناوی چییە؟ بەڵێ تەبوک جەنگی تەبوک جەنگی تەبوک زانیاری تێیە لەسەری؟ وەڵا بەڵێ تا ڕادەیەک تا ڕادەیەک زۆر باشە کاک عەدنان سپاس بۆ پەیوەندیەکەت لە شارە زوورەوە شارە جەزامان لەگەڵە خات و شارە سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش زۆر سپاس شارەخانەکە تۆزێ سەوت بەرزکەیتەوە مەمنونە بین خات و شارە پرسیارەکەمان دەزانی؟ زۆر باشە پرسیارەکەمان دێتەوە سەر شاشە و بۆشت دەخوێنمەوە کۆتا جەنگ کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بەشداری کردووە تێیدا و لە قورئانیشدا باسی کراوە ناوی ئەو جەنگە چی بووە؟ نازانم جەنگی چی؟ خات و شارە یا من گوێم بە باش نابیستیا لە بەڕێستان تێ نەگەیشتم جەنگی ئوحود تەواو وەڵامت بۆ جێگیر بکەین خات و شارە زۆر باشە منە وەڵامت بۆ جێگیر دەکەین خات و شارە جەزا لە شارە زۆر دەچینە کەرکووک لای خات و ئاوازیابە خات و ئاواز سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش سڵاوی گەورە لە ئێوەش بێ و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر خات و ئاواز خات و ئاواز دەمەوێت سەرنجی جەنابەتە گەرزانیاری تێبێ ئاگات لە بارودۆخەکە بێ لەسەر دڕاندنی قورئانەکەی هەولێر واروها لەسەر ئەو ڕەقس و سەماعی باشکرا کە لەسەر شەقامەکانی سلێمانی دەکرێت بە بێەوەی هیچ ڕێز و احترامێک شەرمێک بۆ مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دابنرێت ڕای جەنابەت بزانم لەسەر ئەو بابەتانە بۆچی ئەها خی گەورە هیمی لێمان کردووە و هابارانشمان بۆ نابارێت و خراپی خۆمانە گشتی هیوادارم بە خۆمانە بچینەوە ساک بێ زۆر باشە خات و ئاواز بچینە لای پرسیارەکە وەڵامەکەی دەزانی؟ دەبێمی دووبارەکەیتەوە کۆتا جەنگ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری کردووە و ئەو جەنگەش لە قورئاندا باس کراوە ناوی ئەو جەنگە چییە؟ وەڵامی ڕاست نان دوو پەیوەندیم بۆ هاتووە من بڵێم ڕاستی یا غەڵەتە چۆن دەبێت؟ چۆن؟ تەبوک و ئەحد نازانم کامیان بڵێم تەبوک و تەبوک و چیتر وتت؟ ئوحود حەزەکەی تۆ شتێکی تر بڵێ کێ ئەڵێ دوانە ڕاستە زۆر باشە دوا وەڵامت زۆر بەخێرایی با تەبوک بێت سپاس بۆ پەیوەندیەکە داوەسخان خات و هاوژین خالیدمان لەگەڵە لە دووسخورماتووەوە سلام علیکم خات و هاوژین سلام علیکم سلامت بیاڕەبی علیکم السلام ماوەستا جەنگی ئوحودە جەنگی ئوحودە خات و هاوژین بەڵێ ئەی دەنگ و باسی دووسخورماتوو گەرمە ئەوێ لایەوە وەزع چۆنە هەر لێسەر لەوەیت وەڵا باشە خورما پێ نەگەشتووە دووسخورماتوو ئەبێت تۆزێ زووتر گەرماکەی لایەمە بەراورد بێرە وەڵای عیبی نییە ئێرە زۆر باشە دەیاخوا ساغ و سەلامەت بن خات و هاوژین خالید لە دووسخورماتووە لەگەڵمان بوو سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینەوە سلێمانی کاک شاهۆ کەمالمان لەگەڵە کاک شاوە سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش لە تۆ کاک جەلالیە کاک شاوە دەمەوێت ڕای جەنابەت بزانم لەسەر ئەوەی دوێنێ لە هەولێر قورئان دەدڕێنرێ ئەمڕۆ لە سلێمانی لەسەر شەقامەکان ڕەقس و سەما باشکرا دەکرێت بەداخەوە کاک شاوە پەیوەندیەکەی پچڕا دەچینە ڕانیە لای کاگەژار
کاگەژار سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش کاگەژار کاگەژار گوێت لێمانە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله کاگەژار گوێبیستی پرسیارەکەمان بوویت بەڵێ بەڵێ کۆتا جەنگ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری تیا کردووە و لە قورئانیشدا باسکراوە ناوی چییە؟ چۆن؟ جەنگی ئوحود جەنگی ئوحود کاگەژارەی وەزعی ڕانیە چۆنە لەوێ هەر بارەدۆ غاساییە الحەمدولله لەخوای بەزداری باشە یاخوا هەمیشە هەر سەرفراز و بەختەوەر و ئارام بن زۆر سپاس بۆ کاگەژار لە ڕانیەوە پەیوەندی پێوەکردین لە کەرکووکەوە ڕاژا و پشتیوانمان لەگەڵا خات و ڕاژا و سڵاوی خوا لێبێت السلام عليكم عليكم السلام ورحمة الله خات و ڕاژا و پرسیارەکەمان دەزانی؟ بەڵێ پرسیارەکە دەزانی وەڵامەکەشی دەزانی؟ ڕازاو نییە ئۆکەی خات و ڕازاو بەڵێ خات و ڕازاو وەڵامەی پرسیارەکە ئێمەت لایە یان پرسیارەکە دۆ بخوێنمەوە پرسیارەکە بزەحمەت بخوێنەوە کۆتا جەنگ پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیدا بەشداری کردووە ئەو جەنگەش لە قورئاندا باس کراوە ناوی ئەو جەنگە چییە؟ تبوک جەنگی تبوک جەنگی مەبەستی تەبوکە تەبوک بەڵێ زۆر باشە باشە خات و ڕازاوخان لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە کەرکووکەوە بەڕێ دەکەوین بۆ سلێمانی لە سەمسەماڵ لا دەدەین دەچینە لای خات و ئەمەل ئیسماعیل خات و ئەمەل سڵاوی خوا لەبێت قبول وعليك السلام بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم خۆشحاڵیشم بەشدارم پێشەوەی بچینە لای پرسیارەکەش حەزەکەم لەسەر ئەو دەزمەی کە لە سلێمانی ڕوویداوە بە ناوی ئازادی و ڕۆشنبیری و نازانم چی ئاخر وەڵڵا خۆی گەورە غەزەبمان لێ ئەبارێنێ پێویستە نییە ئەوانە دەربەدەر بکرێن یعنی من بەڕاستی خۆم حەزم بە سێرکردنی خەتکوشتیوانیە کە کچەکەم وتی دا وەرە شتێکی وا وتم کوڕم لای دەخوای گەورە غەزەبمان لێ ئەبارێنێ خۆی گەورە ڕەحمەتی لێمان کردوێتەوە هەمووی پیسی خۆمانە داوا لەو بەرپرسانەی سلێمانیەکەین بەڕاستی ئەمە کارێکی هەر زۆر ناڕەوایە ینی نازانم چۆن بەری بڕم بڕوا بکە گریانم دێ لەم مانگە ڕەمەزان پیرۆزە یعنی شتێکی ئاوا لەناو ئەمە بەناوەی سەقافەت خۆی گەورە ئەمڕۆ ڕۆژی عیبادەتە هەی خۆی گەورە نەحلەبی پیاغەمبەر و خۆی گەورە بن خۆی گەورە بە نەسرەتیان کات یعنی نازانم چی دەر زۆر باشە خات و ئەمەل دەزانین چی ئەگەر ئەوان بێڕێزی بەرامبەر بە مانگی ڕەمەزان بکەن ئێمە لای خۆمانەوە نابێ وەکو شەخص بێڕێزیان بەرامبەر بکەین تابانەوە شتێکی ڕوون و ئاشکرایە لە مانگی ڕەمەزاندا خوای گەورە چی شایەتی نەدەی بەستێتەوە و ئەوەی تاوان دەکا خۆیەتی دەبێتە خراپەکار و لە ذاتی خۆیایە خراپەکە هەیە نەکەوەی کە شەیتان پێی بکە یاخۆت شایەتینەکان پێیان بکەن وەژی ڕوونە کە دەکرێت دیارە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا خراپەکار خودی خۆمانین ئەمڕۆکە ئەمە بەسەر خۆمان دێنین نەکەوەی کە بڵێن شەیتان پێمان دەکات بۆیە ئەوەندە تاوانەکان زۆر بوون ئێستا بە دڵنیاییەوە بەڵام ناکرێمە وەکو ئەوان مامەڵە بکەین ڕاستە ڕاستە ئەوەی کە دەکرێت تاوان لە هەموو شوێنێک دەکرێت هەموو کاتیش دەکرێت بەڵام لەسەر شەقام لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان کارەساتەکە لەمەدایە کە هیچ نەبێت لەبەر احترامی مانگی ڕەمەزان نەدەبوو لەسەر شەقام باشکرا ئەم بابەتە هەیە لە کاتێکە لە بەرامبەردا بەو ئاشکراییە یا بەو زمان حاڵە ڕێگرن بە دڵنیاییەوە لەوەی کە تۆ بانگەشە بۆ دین بکە یاخۆت یەکێ لە ڕوکنەکان بە ئاسانی جێبەجێ بکەی فەرمەوەتە کاکشوان دەڵێ دوێنێ چوینتە شوێنێکەوە مزگەوت بۆ داخراوە لە شەوان لەبەرەوەی کە ڕێنمایی لایەنامەکانیان بۆ ڕۆشتەوە بۆتانە بە شەوان مزگەوتەکان کراوە زۆر باشین لای پرسیارەکە خاتوو ئەمەل بەڵێ با بۆ وەڵامی پرسیارەکەش بێت جەنگی تەبوک جەنگی تەبوک زانیاری تەیە لەسەری واللهی ئیتر لەسەر
چەند هاوڕێیەکی ئینشەڵڵا ڕاستی شەوێ. زۆر باشە، زۆر سپاس بۆ خاتووە مەری ئیسماعیل لە چەمچەماڵەوە دەچینە ڕانیە لای خاتوو گەشبین مەغدیت سڵای خوات لێبێ. ساڵێژ بێت زۆر سپاس خاتوو گەشبین. بەڵێ سبازە پسەرەکەتان دەنگی تەبووکە. جەنگی تەبووشە دڵنیایت؟ بەڵێ دڵنیان. زانیاریت هەیە یان شوانە گەژمی خان جاری پێشوو لە ناو مسلمانان و ڕۆمەکان دەستا بووە. کافرەکان نزیکەی 200,000 کەس بوون، بەڵام مسلمانەکان 3,000 کەس بوون. بەڵام مسلمانەکان سەرکەوتون بە پشتیوانی خوای گەورە. هەی ماشەڵڵا دەست خۆش بێ. پێر دوێنێشە بوو لە پرسیارێکی دیکە هەمان شاز کە لێم پرسید دایکی تەلەبەی لێماڵەوە بۆیە زانیاریەکان لەوە زۆر هەر بژی بۆ خاتوو گەشبین و بۆ ماڵی بەڕێزیان سپاس بۆ پەیوەندیەکەشت. دەچینەوە هەولێر خاتوو سارا عەبدوڵڵامان لەگەڵ. خاتوو سارا سڵاوی خوا لەبێت وەم کاتت باش. خاتوو سارا سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. علیکم السلام. خاتوو سارا گوێبیستی پرسیارەکەی ئێمە بوویت؟ خاتوو سارا دەنگت ناگاتە لای ئێمە ئەگەر کەمێک دەنگ بەرزکەیتەوە. با تەبووک بێت. بەڵێ. خاتوو سارا ویستم شتێکت لێ بپرسم وەک دانیشتوویەکی هەولێر وەک مسلمانێک هەولێر ئیدی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە دەتوانم بڵێم جیاوازتر لە تەواوی شارەکانی کوردستان ئەگەر ئێمە لێرە هیچ فەرق و جیاوازیەک نەکەین بەڵام لە ڕوانگەی مێژوویەوە باسکەین لە ڕۆژانی مەولود و لە ڕۆژانی ڕەمەزان و لە مانگی پیرۆزی ڕەمەزان دیارە پەیوەندیەکەمان پچرا بەڵام شاری هەولێر جەلالیەکێک لە مۆرکە جوانەکانی شاری هەولێر لە ڕۆژی لەدایکبوونی پەیامبەر مەولودنامە لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینەوە کەوا کلتورێکی جوانە بەڵام بەداخەوە ئێستاکە و شارە بەو شێوەیە دەیانەوێت ناشرینی بکەن بەڵام دڵیام هەولێر و خەڵکی جوانی هەولێر بە هیچ شتێک ناشرین نابێت. زۆر باشە هەر لە هەولێر خاتوو لەیلا ئەرکان وەرەگرین. خاتوو لەیلا سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتت قبوڵ بێت. انشاءالله. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم. زۆر سپاس. ئێوە سەرکەوتنیان بۆتان دەخوازم. سپاس لەگەڵ جەنابتە ئینشاءالله. انشاءالله. خاتوو لەیلا بچینە لای پرسیارەکە دەیزانی؟ ئەگەر بخوێنەوە جارێکی تێکە زەحمەت نەبێت. کۆتا جەنگ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداری کردووە و لە قورئاندا باس کراوە ناوی ئەو جەنگە چییە؟ با جەنگی براکم بپرسم. چۆن؟ براکم دەپرسم ئەگەر زەحمەت نەبێت. تێناگەم خاتوو لەیلا براکەت چی؟ خاتوون ڕاوێژێ بکە لە ماڵەوە تەبیعیە براکەت جواب بداتەوە باوکت جواب دەداتەوە کەسێ بێ ڕاوێژیان پێ بکە. بە جەنگی بەدر. جەنگی بەدر. ئەمە ڕاوێژت کرد خاتوو لەیلایان هەر ڕای خۆت بوو؟ ئەمە ڕاوێژم کرا بەنازە. ڕاوێژی کرد دای باش بوو دەست باشە خاتوون سپاس دەکەین. شوانەگیان دێنەوە سلێمانی وەڵاهی دێنەوە سلێمانی لای خاتوو دیمەن ئەحمەد. خاتوو دیمەن سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش. سپاس دەکەم دیمەن خان. پرسیارەکە دەزانی؟ وەڵامەکەشی؟ جەنگی تەمووک؟ تەبووک یا تەمووک؟ خاتوو دیمەن؟ تەبووک. تەبووک. زۆر باشە. زۆر باشە. دەنگ زۆر بە جوانی زۆر جار ناگاتە لای ئێمە یاخۆ هەندێک لە پەیوەندیەکان شەبەکەیان. بەڵە خاتوون. ئەو برایمەتوانێت بەزارێ؟ کورە بۆ ناتوانێت زۆر بە خێرایی دەرەدەستیەوە. بەس ئەگەر ئەویش تەبووکە بە ناوی بنووسین و تەواو ئەگەر گۆڕێ با بزانین. ناوی براکەت؟ مەریوان ئەحمەد کاک جەلال لەگەڵ. مەریوان؟ مەریوان. کاک مەریوان. بەڵێ. باشی کاک مەریوان جان؟ بەڵێ بەڵێ. باشی؟ بەڵێ. الحەمدولیلا یا خوار باش بی.
پرسیارەکە دەزانی وەڵامەکەی تۆ چییە؟ بۆ وەڵامی پرسیارەکەش باین بێت تەبوک بێت تەبوک بێت تەبوک بۆ وەڵامی پرسیارەکە باشە کاک مەریوان گیان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەین دەچینە هەولێر پەیوەندیەکی دیکەمان کاک عەبدوڕەزاقمان لەگەڵە لە هەولێرەوە کاک عەبدوڕەزاق سڵاوی خوات لێبێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باش کاک زەلاتجان زۆر سپاس کاک عەبدوڕەزاق حاڵێم بە بەرنامەکەتان بەڕاستی بەرنامەی زۆر پێش و بەتێشە بەڕاستی زۆر سپاس کاک عەبدوڕەزاق کاک عەبدوڕەزاق ڕای جەنابەت لەسەرەوەی کە ئەمڕۆ لا سلێمانی و دوێنێ لە هەولێر ڕووی داوە چییە؟ وڵی حیف و مەخابن بەڕاستی کە بناتان تازە باسان کرد هەولێر وانیە بە حەقت هەولێر طبعا هەمومان دەزانین هەولێریەکان چۆن بەڕاستی زۆر نیگەرانی بەڕاستی لە هەولێر ئەوشتە ڕوویدایە و دەستشی دەرەچێ بە حەقت بکە ئەوشتە ڕوویدایە ئەگەنا هەولێر هەموو ماوەستانە بە ڕێزە مزگەفتەکان درمەی بێ بەڕاستی خەرکەشی یەکدار زۆر لەژێر ڕێنایەکانی خوا و پێغەمبەردا بە حەقت هەولێر ئەوشتانە دوورە لە هەولێر بە حەقت ئەوەی لە سلێمانی ڕوودا بەڕاستی شتێکی زۆر نەشیا و زۆر پێمان ناخۆش وەکتەن نەشن بێت کە دەناتان باسان کرد بەس مع الأسف بەڕاستی يعني ئەوشتانە ڕوودا لەو مانگە پیرۆزەی لەو مانگە خێر و بەرەکەتەی زۆر بەڕاستی شتێکی ناخۆش و دڵگرانێکی بینێ بە حەقت بە دڵنیایەوە هەمووان وەکو موسڵمان لە ناخی دڵەوە پێمان ناخۆشە چکەوە سوکایەتیکردنە بە قورئان کەلامی خوایە سوکایەتیکردنە بە هەرە مقەدەسترین بنەماکانی ئاینی ئیسلام کە قورئانە کاک عەبدوڕەزاق گیان با بچینە لای پرسیارەکە پرسیارەکەمان دەزانین ئینشاءڵڵا بە دنیایەوە چی بێت؟ جەنگی تەبوکی فەرموو تەبوک؟ زۆر باشە کاک عەبدوڕەزاق سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت لەوەی لەگەڵمانە بوویت چینە لای پەیوەندیەکی تر کاک ئەحمەد عەلی لە چوار قوڕنە سڵاوت لێبێ کاک ئەحمەد خوا لێوەش بێت سەلامەت بیا ڕەبی زۆر سپاس کاک ئەحمەد وەزی چوار قوڕنە چۆنە فێنکە گەرمە واللهی لەخوا بە زیادێنکەوەکەی تەبیعی یعنی يعني هێشتا گەرمی نەکردووە لەوێ عیبارەتۆخی گژوگیا و فەلاحەت و ئەوانە لەوێ وشک بووە سەوزیە باشە وەزع واللهی ئێمڕۆ گوێم لە جوتیارێک وەیوت ئەنی 150 باشە بەس ئەگەر بێت و باران نەبێ لەوانەیە خراپتریش بێت زۆر باشە خی گەورە باران دەبارێنی لەماگەی چینە لای پرسیارەکە زۆر باشە زۆر باشە کاک ئەحمەد وەڵامی پرسیارەکە ئێمە لایە ئینشاءڵڵا جەنگی تەبوک زۆر باشە کاک ئەحمەد گیان مێ دەکەین لە شاق و سەلامەت بن تەواوی هاوڵاتیان و هاو نیشتیمانیانی خۆشەویست لە کوردستان و لە چاقۆڕنەی عزیزیش کاک ئازاد فەتاح ئەچینە لای پەیوەندیەکی دیکە دوایین پەیوەندیە کلا چەمچەماڵەوە وەری دەگرین بەڕێز کاک ئازاد فەتاح کاک ئازاد سڵاوی خوا لێبێت ئەم کاتە زۆر سپاس کاک ئازاد گیان سپاس دەکەین کاک ئازاد گیان پرسیارەکەمان دەزانی؟ بەڵا جەنگی تەبوک ئاخر کۆتایانی جەنگی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ڕۆمەکان زۆر باش واتە تەبوکت بۆ ژمار دەکەین باشە کاک ئازاد گیان سپاس بۆ وەڵامەکەت بۆ هیوای جەناوی جەنابەت وەڵامەکەت ڕاست بێ ناوی جەنابەت یەکێک بێ لەوانەی کە دەردەچێ ئینشاءڵڵا سپاس دەکەین وەڵا عزیزان پرسیاری دووەمی کاتژمێری دووەمی ئەمڕۆی بەرنامەکەشمان تەواو بوو شوانە دەچین لای ڕۆژووی تەندروست وەڵێ بەرگەیەکمان هەیە لە خەستەخانەی نەخۆشخانەی بەخشینەوە سپۆنسەر دەکرێت و لێ ئامادە دەکرێت بینەری ئەو بەرگەیە دەبین بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت.
بەنای خۆی گەورە و مێرەبان خۆشەویستان ئازیزان سڵای خۆی گەورەتان لێبێ داواکارم لە خۆی گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قبولکە خۆشحاڵم جارێکیکە لەم بەرنامەیە لە بەرنمەیەکیکە بێمە خزمەتی ئێوەی بەڕێز دیارە لە مەڵقەیە من باسی خواردنی بەربانگ ئەەکەم لە ڕۆژووی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ئەڵلقەکانی پێشووە وەکو باسی هینم کرد باسی مانگی ڕۆژووی مانگی ڕەمەزانم کرد باسی سوودەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزانم کرد بە ڕێزان بۆ ئێوەی بەڕێز باسی ئەوم کرد لە مانگی ڕەمەزانە کۆمەڵە پرۆتین هەیە کە لە مێشکایە زیاد بێ بۆیە لە مانگی ڕەمەزانە با بڵین زیرەکی ئینسان زیاتر ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەوکردن ڕێژەی هەوکردن کەم ئەبێتەوە لە مانگی ڕەمەزانە ئەو چەوریانەی کە لە ناو جگەرە کەمە بێتەوە و چەوریانەی خوێنە لە خوێنایە کەمە بێتەوە ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لە مانگی ڕەمەزانە چەوریەکانی خوێنیان کەمە بێتەوە و ئەو کەسانەی کە بە ڕۆژوو ئەبن لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێ سوودی تری تەندروستی هەیە لە پشتی مانگی ڕەمەزانە لە پشتی بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزانە هەر هەمووی بۆ ئەوەی لە ئەڵلقەی پێشووە باس کرد لە ڕۆژووی بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان سوودێکی یەکجاری هەیە بۆ با بڵێن بۆ ئەندامەکانی لەش ئیسراحەتێکی باش ئەدرێ بە ئەندامەکانی لەش ئەو خانانەی ئەو خانە شێرپەنجانەی کە دروست ئەبێ لە لەشی ئینسانە لە ڕووی بە ڕۆژوبوون ئەو خانانە لە ئابە هۆرمۆنەکانی لەشی ئافرەت لە مانگی لە بەڕۆژوبوون ڕێکە خرێتەوە و لەگەڵ کۆمەڵێک بە تایبەت لە بە تایبەتترین بۆ ئەو کەسانەی کە شەکریان هەیە وانەی جۆری دووی شەکریان هەیەیان توشبوونن تازە توشبوونە بە نەخۆشی شەکرا بە ڕۆژوبوون سوودێکی یەکجاری باشیان هیچ باشی هەیە بۆ کۆنتترۆلکردنی شەکرەکەیان بۆ زیابوونی حساسەتی ئەنسۆلین لە لەشیانە بۆ ئەوەی شەکر بڕاتە ناو خانەکانیانەوە وە کەمکردنەوەی بەرگری لەشیان سەبارەت بە ئەنسۆلین ئەمە کۆمەڵێک سوود و پوختە بۆ ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان کە باس کراوە لە توێژینەوە زانستیەکان باسی بە ڕۆژوبوون کراوە لە توێژنەوە زانستیەکان وە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان یەکێک لەو بە ڕۆژوبوونانەیە کە ئەگەر ئینسان بێت و بە ڕۆژوو بێ ئەو هەموو سوودە زانستیەی بەدەستەکەوێت لە سەبارەت بە بەلاشەی خۆشەویستان من باسی ئەو کەسانە ئەەکەم کە ئەتوانن بە ڕۆژوو بن لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە لە مانگی ڕەمەزانە ناتوانن بە ڕۆژوو بن ئەوانە پێویست ناکە بە ڕۆژوو بن بەڕاستی ئیتر بە هەچ هۆکارێک بێ پێویست ناکە عەزەتی نەفسی خۆیان بن من باسی ئەو کەسانە ئەەکەم کە ئەتوانن بە ڕۆژوو بن مانگی ڕەمەزان وێزگەیەکی باشە بۆ تەندروستی چونکە وەکو باسم کرد 240,000 توێژینەوەی زانستی بەس لەسەر وشەی فاستین کە پێویستە بە ڕۆژوبوون هەیە و زۆربەی زۆری ئەو سوودانە کە لە باسی ڕۆژوبوون کراوە لە جۆرنەڵە بەناوبانگەکانی دنیاە لە هەڵلقەی پێشووە باسم کرد و بڵاو کراوەتەوە مەرج هەیە لە بۆ وەرگرتنی ئەم هەموو سوودەیە مەرجەکە ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە شێوازی ژیان ڕێک خەیتەوە و شێوازی خواردن ڕێکەیتەوە بە ڕێزان من باسی کۆمەڵی هەڵێم کرد بەڕاستی لە مانگی ڕەمەزانە ئەکرێ ناکرێت تۆ بتەوێ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەدەست بێنیت و لە مانگی ڕەمەزانە 4 برمە بخۆیت و 3 پاق لەوا و کۆمەڵێ شەربەتی بە یەک جار لە کاتی بە بەرەبانە بەکبی خۆیت و بڵێ وەڵاهی من لە دواییە بڵێ من ئەمەوێ سوودی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەڕازیان بە ڕۆژوبوونەکەم سوودی هەبێت سوودی شەرعیەکە وەرگردۆ ئینشاءڵڵا ئەو گومانمان لەسەرەوە نییە گەر بێت و مەرجەکانت جێبەجێ کرد بێت سوودە شەرعیەکان من باسی سوودە زانستیەکان تکام وایە بەڕێزان وەڵڵاهی ئەو سوودە زانستیانەی کە من بەرچاوم کەوتە و لەو توێژینەوە زانستیانەی کە من بەرچاوم کەوت و خوێندومەتەوە ئەگەر بێت و ئێمە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین ئەو هەموو لەگەڵ ئەو سوودە شەرعیانەی کە بەدەستی هێنی باشە
ئەم سوودە زانستیانەیش و ئەم سوودە تەندروستیانش بەدەسێنی. لە مانگی ڕەمەزانە ئەبێ خواردن کەم بکەیتەوە بە ڕێزان. باشە من لەم ژەمەیە باسی چۆنیەتی خواردن وایانەوە خواردنانەی باشە لە کاتی و بە ڕۆژوو بوونە کە ڕۆژوو ئەشکێنی لە بەربانە چی بخۆی باشە. لەبیرە نەچێ و لە یادت نەچێت تۆ 6 تقریبا 15 ساعت 16 ساعت بە ڕۆژوو بوویتە وەختە ئینسان بە ڕۆژوو ئەبێ لە دوای 6 ساعت لە دوای 6 ساعت بە ڕۆژوو بوون 7 ساعت بە ڕۆژوو بوون کە شەکر لە لەشی ئینسانانەیە ئینسان دەست ئەکا بە سوتانی چەوریەکانی لەشی. وەختێک ئینسان کە ڕۆشتە سەر لەشت ڕۆشتە سەر سوتانی چەوریەکان ئەو کاتە بەرەکەتی ڕۆژوو بوون دروست ئەبێ. ئەو کاتە بەرەکەتی بەنسبەتی لاشەوە دروست ئەبێ. ئەو کاتە سوودەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان بەرچاوەگری وەختێکە لەشت ڕۆیشتە سەر توانەوەی چەوری. چکە چەوریانەی بە تایبەت لە منتقەی کەمەرە ئەگەر بسووتێنی هەوکردنت سووت ڕۆشتووە چەوریەکانی خوێنت کەم کردووە کۆمەڵێ چەوری لە خوێنە کۆمەڵی هەوکردنە چکاوانە سەرچاوە بوون بۆ چی سەرچاوە بن بۆ هەوکردن. ئەمانە هەر هەمووی چیە بێ هەر هەمووی کەمە بێتەوە لە کاتی بە ڕۆژوو بوونە. بۆیە من پێم باشە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرن بە ڕێزان و خۆشەویستان. پێم باشە لە مانگی ڕەمەزانە لە ڕۆژووی مانگی ڕەمەزانە ئەو وزەی کە ئەیخۆی ئەو وزەی کە بەکارێهێنی وزەیەکی کەم بێ. فتووە کە بە ڕۆژووە بی تقریبا 16 ساعت بە ڕۆژوو بوو دوای ئەوەی 6 ساعت لە 6 ساعت شەکر نامێ لە لەشی ئینسانە بۆی لە بیرتان بێ و کاتێ مرۆڤ کە شەکری نەما لە لەشە لەگەڵ شەکرەکانە کۆمەڵی ئاو لە لەشی مرۆڤان نامێنێ بۆیە و لەگەڵ ئاویشا کۆمەڵی کانزاکانیش لەگەڵ لەشی مرۆڤ ئابدا ئەبەزێ بۆیە کاتی ئینسان کە بە ڕۆژوو بێت تۆزێک لەشی وشکە بێتەوە لە کاتی بەربانگە ئێستا من پێتان دەڵێم چی بخورێت باشە بۆ ئەوەی ئەو کانزایانەی کە لە لەشی مرۆڤ ڕۆشتۆتە دەرێ تۆ شوێنی پڕکەیتەوە. بەڵام پێشەوەی باسیەوە بکەم بە حەزەکەم باسیەوە بکەم ئینسان وەختێک کە خواردنێکە خوا هەر خواردنێ لە خواردنەکانە بێ سێ خواردن هەیە بە شێوازی وزە ئەبەخشێ بە لەشی مرۆڤ یەکێکیان شەکرە یان نشاستە کە پێڵین شەکر و نشاستە یەکێکیان پرۆتینە یەکێکیان چەوریە. بە ڕێزان خۆشەویستان لە کاتی بە ڕۆژوو شکاندنەوە تا بەربانگە پێم باشە ژەمەکە و زۆر چەور نەبێ. یعنی چی ژەمەکە و زۆر چەور نەبێ یعنی چەوری زۆر نەخۆی تاگە مریشکێکە هەبوو مریشکێک لە ژەمەکەتە هەبێ مریشکەکە بان سوور نەکرابێتەوە ئەو گۆشتەی کە خۆی با سوورت نەکردی بێتەوە. چەوریەکان هەڵگرە بۆ پارشێ و لە پارشێوە چەوری بخۆ بەڵام لە کاتی بەربانگان شاستە واتە شەکر بە شێوازی نان باشە یانەوە تا برنج یانەوە تا مەسەلەن کەم یانەوە تا بە لەگەڵ چیا لەگەڵ پرۆتینە. ئەمە لە کاتی بەربانگا پێم باشە بەڵام لە ڕۆژوو شکاندنە ئەوەیان جیاوازە. ئێستا باسی چی یەکەم باسی ئەوەکەم کە بە ڕۆژۆکە بشکێنی پێم باشە توانی بە ڕۆژوو بشکێنی بە و کەسانی کە بە ڕۆژووە بنەتوانن بە ڕۆژوو بن بە خورمایەک مەسەلەن یەک دەنکە خورمایەکە توانێت ڕۆژۆکەی بشکێنێ وەکوتم لەش پێویستی بە کانزاکانە ئێستا لەش وشک بووەتەوە بۆیە تۆ ئێستا بێ مەعیدەت وشک بووەتەوە بێت تەڕیکەی پێم باشە بەچی دەست پێ بکەی بە شۆربایە. ئەم شۆربایە شۆربایەکی سەوزە باشە دروست کرابێ ئەگەر ئێسکیشی تیا بێت چکە کۆلاجینی تایەش ئێسک باشە گلایسینی تایە کۆمەڵێ بە باتی بیناگەر مامە شادیار ئەو کاکە شادیار گیان دەستخۆش بێ زۆر دەستخۆش بە قوربان کەوچێکی لێ یازێت نەمێ. ئەمە شۆربایەکە شۆربای سەوزە بێ ئێسک ئەگەر ئێسکشی ئێسکەکەیش بە ئێسکیش کرابێ زۆر باشە هەر سەوزەیەک بێ بشکیلەی نییە ئەتوانی بە خورماکە دوایە و دەنکێکی خورمات خوارد پاشان ئەتوانی بەچی بشکێنی ئەتوانی وەکوتم ئەم بەم شۆربایە ئەم شۆربای سەوزەیە پێم باشە و شۆربای سەوزە خوێک تۆزێ سوێرتر بێ وەکوتم بەڵام ئەو خوێی بەکارێنین تکام وایە خوێەکە خۆماڵی بێ باشترە
خوێی خۆماڵی زۆر هەرزانە، خوێ مەملەحە هەیە هەرزانە، یا خوێیەکی چکە و خوێیە نەبێ بەس ئین بێت. پاش ئەوەی کە شۆرباکە و خوارد، ئەمە شۆربایە مەسەلەن بسم الله. پاشەوەی شۆرباکە و خوارد، ئەگەر شۆرباکەی سوێر بێ وەکوتم باشە، لەشت پێویستی بە کانزاکانە بە خوێکانە، پێم باشە لەگەڵی شایە سرکە بخورێت. ئەم سرکەیە بۆ نمونە بەم شێوازە ئەگەر ئاوێک توانی پەرداکێکی ئاو دوایەوەی شۆرباکە و خوارد، ئەتوانی ئەم جار سرکەکە بەو شێوازە بهێنی سەرقەباقێکی سرکەکە، یانەوە تا کەوچکێکی سرکە یا سەرقەباقەکەی مەسەلەن بۆ نمونە، بەڵام تکام وایە سرکەکە باس سروشتی بێ باشە، ئەوە لە سرکە خەیتە ناو پەرداخ ئاوەکەیەوە باشە، یا کەوچکێکی زەڵاتە. ئەم جار تۆزێک خوێ هێنی، ئەم خوێیە وەکوتم تێکەڵەکەی لەگەڵ سرکەکەیە، چکە لەش وەکوتم لە شەبێت تەڕکەیتەوە، مەعیدەمان تەڕ کردەوە بەچی حازرمان کرد بۆ چێشتە سەرەکیەکە بە شۆربایەکی سەوزە ئێسکی تیابێ وەکوتم زۆر زۆر باشە. ڕۆژەکەمان شکان بە خوورمایەک، هەر لەم شۆربایانە کێشەی نییە. ئەو کات ئەتوانی بەم شێوازە سرکەکە تێکەڵکەی ئەو خوێشی ئاوها بەو شێوازە تێکەڵ بێ، ئەو کاتە لەش تەڕەکەی بەم پێک هاتە و ئەو خوێیە نەک بەس با بڵێن سۆدیۆمی تایە و ئینەما هینەکانی تری تایە، بەم شێوازە ئەتوانی سرکەکە بخۆی. بسم الله. الحمد لله. بەم شێوازە ئەتوانی سرکەکە بخۆی. سەوزەکەمان خوارد، شۆربای سەوزەکە و خوارد بە خوورماکە شکاندت. ئەوەنە ئەمەی کە من خواردم باشە، هەر هەمووی تقریبەن وزەیەکی زۆر زۆر کەمی تایە. بەبیرتان بێ منوتم لە ژەمی ئێوارەیە با 500 کیلۆ کەلەری بتوانی بخۆی باشە، لەوەیە بۆ قورس بێ بۆیەوە چۆن حسابی کەلەریەکانی بۆ بکەی، بەڵام وزەکە و باکەم بێ. بەم شێوازە تۆ ئەتوانی چی بکەیت؟ ئەتوانی بەربان ڕۆژەکە و بشکێنی. پاشان کە ڕۆژەکە و شکان و شۆرباکە و خوارد و یانەوە تا سرکەکە و خوارد، یان مەسەلەن پەرداخێکی ماستا و مەسەلەن بۆ توانی ئەو کاتەش بیخۆین، یەکێک لەوانە. ئەو کات ئەتوانی دەستکەی پێم باشە نیو سەعاتێ بۆستی بۆ ئیسراحەتێ بەی بەلەش ئەم خوێ و با بڵین ئەم ئاوە و خوێ و شتانە ئیسراحەتێکی باشە دەن بەچی ئیسراحەتێکی باش هەیەن بە ئەگێڕنەوە بۆ لەش. خوێەکەت خوارد تۆ تااقەتێکی باشە بۆ گیڕێتەوە بۆ لەشت ئەم کاتە پێویستی بەوانە بێ بەڕاستی. پاشان پێم باشە نیو سەعات بۆ 3 چارەک بۆستی ڕۆنێژەکە و بکە، مەسەلەن یان لە مزگەوتەوە هاتووی یان لە هەر شوێنێکەوە هاتووی، ئیسراحەتێکی بۆ بکە. دوایە و ئیسراحەتە کرد نیو سەعات باشە، توێژینەوەکان ئەڵێن سەعاتێ باشە. ئەتوانی دوای دەستکەی بە ژەمە سەرەکیەکە. ژەمە سەرەکیەکە ئەگەر مامە شادیارجان دەستەکەی بە ژەمە سەرەکیەکە و ژەمە سەرەکیەکە و تاو دووەکو وتم دوای نیو سەعاتێ یان دوای 3 چارەکێک دەست خۆش بێ مامە شادیارجان ئازێت کێشە دەست خۆش بێ. دەست خۆش بیاخە. خۆشەویستان و بەڕێزان، مەرجنی ئەم هەموو خواردن لە بەردەستایە بێ، ئێمە هێنامان لەوێ بۆەوەی هەموو خواردنەکان نمونەیەکتان بۆ باسکەین. دوایەوەی کە دەست کرد بە ژەمی خواردنەکە و ئیتر ژەمە خواردنەکە و پێم باشە بۆکوتم پێم باشە لە ژەمی خواردنی ئێوارەیە پرۆتینی زۆر تیابێ، بەڵام شەوری کەم بێ. ئیتر پرۆتینەکە مەسەلەن لە گۆشت بێ، مەسەلەن بەم شێوازە کوڵاو بێ باشە، یانەوە تا ماسی بێ بەم شێوازە، یانەوە تا مریشک بێ ئاعتیادیە، هەرسێکیان ئەبێ مریشکیش بێ کێشەی نییە باشە. لەگەڵی شایەتی لەگەڵی شایە وەکووتمان نشاستە یان شەکر
طبعا ئەم برنجە زۆرە ئەم برنجە زۆرە ئەتوانین قاپەکە و بکەی بە دەیان دەفرەکە و بکەی بە دوو بەشەوە بەشێک بەم شێوازە خۆشەویستان ئەمە تقریبان 5 کەوچک برنجە باشە ئەتوانین بیکەی بە 7 کەوچک برنج 100 کیلۆ کەلەریەکە کا تقریبان با بڵین باشەیان 6 کەوچک برنج وەلو ئەمە نیو قاپە باشە نیو قاپ برنج باشە ئەمەنە یان ئەگەر برنجەکە و نەخوارد دەتوانی مقابلن بە یان نانەکە یانەوە تا مەسەلەن حەزت لە برنج نییە مەسەلەن نەتوانی بە هەمان شێوە 7 کەوچکێ یان 6 کەوچکێ ساوەر بخۆی باشە ئەم ساوەرە تقریبان بە حدودی 6 کەوچک دەرەچێ یانەوە تا قەرەخەرمان بەم شێوازە گەرەوە شت نەبوو ئەتوانی ئێمە وەکوت نییە شەت نییەوە ئەو هەموو سفرێ خواردنم خوانەی بڕێ لەسەر سفرەکە دەبێ بەڵام ئەمانە نمونەمان هێنا بۆ ئەوەی خۆشەویست ڕوونی کەینەوە ئەمە تقریبان حتا قەرەخەرمانەکەیش بێ ئەتوانین مەسەلەن بۆ نمونە دەستخۆش مام شادیارجان ئەتوانی 7 کەوچک تقریبان وەکوتم 7 کەوچکەکە ئەمە 2 ئەمە 3 ئەمە 4 ئەمە 5 6 کەوچک یان 7 کەوچک بەم شێوازە ئەتوانی ئەمەنە بخۆی زۆر باشە بۆ کەسانەی بە تایبەت و کەسانێک کە کێشیانەیانەیە کێشیان دابەزنەوە کەسانێت تشیانەوەیە کە سوودەکانی ڕۆژوو ببینن بەڕاستی ئەمە بەم شێوازە لەگەڵ ئەم گۆشتەیە توانی تقریبان ئەمە بە حدودی 400 کیلۆ کەلەرێ بێ لەگەڵ ئەمەیە و لەگەڵ شلەکەیە ئیتر ئەگەر بێت و مەسەلەن تۆ گۆشتت نەبوو ئەمە گۆشت مەسەلەن ئەگەر نەبوو لە ماڵە گۆشتت نییە یا مریشکت نییە یا ماسیت نییە هیچ کێشەیەک نابێ ئینشاءڵڵا پشتیوان بخوا ئەم فاسوولەیە جێگای چیەگرێتەوە جێگای پرۆتینەکە ئەگرێتەوە تێکەڵی کەی لەگەڵ برنجەکەیە یان لەگەڵ قەرەخەرمانەکەیە ئەم کۆمەڵێ پرۆتین و ئەمینۆسیدی تایە و ئەمیش کۆمەڵێکی تایە کە لە ناو فاسوولەکە نییە با دووشانەوە کۆمەڵێ پرۆتینی و ئەمینۆسیدی چاک وەرەگری ئەمە سەبارەت بەچی سەبارەت بە خواردنەکە یان شلەی کولەگەیە یان هەر شلەیەکی ترە لەگەڵایە یانەوە تا سەوزەکانە لەگەڵایایی خۆی سەوزەیش باشە ژەمێکی باشیش لەگەڵایە بێ سەوزە ئەویش ئەتوانی لەگەڵایە سەوزەکان دا بنرێ بەڕاستی بخورێ ئەمە تقریبان ئەتوانی ئەمە سەوزەکانیش وەکوتم سەرچاوەیەکی باشە لەگەڵایە وجودی هەبێ چکە پێویستەکە لە کاتی ڕەمەزانە تۆ ناوەندێکی باش بۆ قۆڵۆنە دروستکەی خۆشەویستان وەکوتم لەگەڵ خواردنەکانە وەکوتم لەگەڵ خواردنی پرۆتینەگە پرۆتینی ئاژەڵی و دەست نەکەوت وەکو گۆشت ئەتوانی پرۆتینە ڕۆکیەکان وەکو فاسۆلیا وەکو پاقلەمەنیەکانت دەستکەوێ و کاتە وجودی هەبێ لەگەڵیایە خراب نییە و لەگەڵی شایە پێم باشە سەوزە هەبێت چکە وەکوتم ناوەندێکی باش دروستەکەی سەوزە بۆ ناو گەدە و ئەو بەکتریانەی کە لە شایە و لەگەڵ شایە کۆمەڵێ فایبەری تایە چ لە ئینەکانە بێیان چ لە سەوزەکانە بێ بەو شێوازە ناوەندێکی باش دروست ئەەکەی بۆ قۆڵۆن چکە قۆڵۆنیش پێویستی بە چییە پێویستی بە فایبەرە بەڕاستی ئەتوانی لەو کاتەیە سەرچاوەیەکی باش بێ ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانەی کە ئەتوانی بیخۆی لەوەی پرسیارێ بکرێ ئایا ئەی میوەکەی بخورێ لەبیرم چوو پێتان بڵێم ئەوەیە بەڕێزان تکام وایە لە کاتی ڕۆژ و بوون ڕۆژ و شکاندنە بابەتی شیرینی مەخەنە سەر سفرەکانتە هەموو سوودەکانی لە ناوە بن چ برمە بێ چ مەسەلەن نەفەری وایە دوو پاق لەواخوا نەفەری وایە با بڵێن برمەیەکە خوا سێ برماخوا یانەوە تا لقمە قازی ئەخۆن لەوەهان ئەمانە هەر خودی ئەوانە ژەمێکی خۆراکیە بەڕاستی پێم باش نییە لە وجودی هەبێ لەسەر سفرەکە هەموو سوودە تەندروستیەکانی هین لە ناوە بەی بەڕاستی ئەمە سەبارەت بەچی ئەمە سەبارەت بە خواردنە سەرەکیەکانی بەربانگ پرسیاری ئەکرێ لەوەیە پێمان بوترێ باشە ئەیکەی میوە بخورێ بەڕاستی ئەگەر میوەشت خوارد بۆ نمونە لە دوای سەعاتێ یان
سعات نۆ مەسەن سعات نۆ یان بۆ سعاتدا پێم باشە میوە بخۆی بەڵام میوانەی کە شکلیان کەمە بۆ نمونە دەست خۆش بیا خۆمامە شادیار زۆر دەستخۆش دەستەکانە خۆش بێ طبعا میوەکان ئەتوانن ئەو میوانەی لە سعاتدا 9 بۆ 10 شەو ئەتوانی مەسەلەن بۆ نمونە و میوانەی کە شەکریان کەمە بۆ نمونە ئەمە سندیە شەکری کەمە باش ئەتوانی بیخۆی کاڵک یەکێک لەو سەرچاوە باشانەیە کە ئاوێکی باشی تایە کانزا و ڤیتامیناتی سەرچاوەیەکی باشە لە هەمووی مهمترە مەشلیکە هەم شەکری کەمە و هەم ئەو دژە ئەکسەدانەی کە زۆر دژە ئەکسەدەی تایە چکە لە کاتی ڕەمەزانە پێویست بە دژە ئەکسەدەیە باشە یان هەر ئەم میوانە بێ بەڵام شوتی تۆزێک شەکری زۆرترە شوتی کەمتر بخورێ بەڵام ئەتوانی بخورێ بەڵام قاژەکەی کەمتر بێت یعنی با بڵین خواردنی قاژەکانی کەم بێ یانەوە تا بەم شێوازە ئەتوانن میوەی تریش بخورێ ئەوانەی کە شەکری کەم بێ لە کاتی سعات 9 بۆ 10 ئێوارە بەم شێوازە خۆشەویستان ئەگەر بێت و ڕۆژۆکە و بشکێنیت و بەم شێوازە بڕیت و خواردنەکە و کەم بکەیتەوە و بە تەندروستانە ئەم خواردنە بخۆی دڵنیا بە جگە لەوەی ئەو ڕۆژۆ ئەو سوودە شەرعیانە و دەستکەوتەوە پشتیوان بەخوا هەموو سوودە زانستیەکانی بە ڕۆژوبوونیشت بەدەستهێنی داواکارم لەخوای گەورە دیسانەوە ڕۆژومان لێ قبولکە ئینشاءالله و داواکارم خوای گەورە هەر تەندروستان کە و دوورتان کاتەوە ئینشاءالله لە نەخۆشی و ناخۆشی من ئەمە یەک ئەڵقەیەکی تر بوو ئینشاءالله بۆ ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ و سەلام عەلەیکم ورحمەة الله بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. دووبارە سڵاتان لێبێ ئازان مێ دەکەین سوود و زانیاریەکانی ئەم بڕگەیەش سوودتان لێ وەرگرت بێ وەروە بتوانە لە ژیانی ڕۆژانە و لە ژەمە خواردنەکانتانە پێڕەوی ڕێنمایەکانی دکتۆرە بەڕێزەکان بکەن. بەڕازیزان بەرنامەی ئەم شۆمان بە کۆتا گەیشت چاوەڕێی تیر و پشکی ئەم شۆما بن بزانین کام لێەوەی ئازیز لە وەڵامە ڕاستەکاندا ناوی دەردەچێت بۆیە سەرەتا دەچمە لای وەڵامە ڕاستەکان وەڵامی پرسیارەکان دەدەمەوە پرسیاری یەکەمانەوە بۆ ئاەتی فەبیئەیی ئالای ڕەبیکوما توکەذیبان چەند جار دووبارە بووەتەوە بە دڵنیاییەوە ئەم ئاەتە لە سوورەتی ڕەحمانە 31 جار دووبارە بووەتەوە. پرسیاری دووەمان کۆتا جەنگ کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بەشداری کردووە لە قورئاندا باس کراوە ناوی ئەو جەنگە چییە؟ بە دڵنیاییەوە جەنگی تەبوک لە سوورەتی تەوبە لایەتی 38 و 39 سوورەتی تەوبەدا باس کراوە. ئەمە وەڵامە ڕاستەکان بوو. خۆشبەختان ئەمڕۆ خەڵکێکی زۆر یا هاوڵاتێکی زۆر کە پەیوەندیان کردو وەڵامەکەیان زانیوە یان لێتە فەرم و دانەیەکیان بەس تۆزێکی تری ئاواش لێ بکە با دوایی نانام بە تۆ بیکەرەوە خۆت بیکەرەوە دیکرەیە ئەڵڵا کاک عەدنان ئەحمەد لە بەردەڕەش جەلال پێم وابێ یەکەم وەڵامیشی ئەو هەرزانی لە پرسیاری دووهەم کاک عەدنان ئەدهەم لە بەردەڕەش عەدنان ئەحمەد لە بەردەڕەش کاک عەدنان پەیوەندی هەر بەو ژمارە تەلەفۆنەی پەیوەندی کردو پەیوەندی بکاتەوە بۆەوەی بۆی چی بۆت پشتاز دەکەم ئەو ژمارە تەلەفۆنی ئێستا لەسەر شاشەی پەیام دەرکەوتووە پەیوەندی بکە بەو ژمارە تەلەفۆنەوە کاک ئەحمەد دەیخوێنمەوە 1951 155 28 85 پەیوەندی بکە بەیانی پەیوەندی پێوە بکە بۆی کە ناوت جارێکی دیکە تۆمار بکرێ بە زانیاریەکانی شەخسی خۆتەوە بۆی کە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان جارێکی دیکە کە ئێمە تیر و پشک دەکەین بۆ هەموو ئەوانی لە شەوانی مانگی پیرۆزدا ناویان دەرچوو وەڵامی ڕاستیان بەدەستێناوە دوو کەس دەوانە خەڵاتەکەین بۆی هوایی کە جۆنا بەدیکێکبی لەوانە. بەڵێ ئایزان وەک حەزەتی مەولەوی فەرمێ شەوان خەڵوەتەن ماڵ بێغیارن عالەم گشتفتان دۆست خەوەردارن
ئیرادەم ئینەن ویکاڵپۆسەوە شەوناڵین وەشن وەلای دۆسەوە ئێمەش لێرەیە پرۆگرام و بڕگەکانی مێری ڕەمەزان بۆ کۆتا گەشت مێ دەکەین مهر و ڕەمەزان وەروە خێر و بەرەکەتی ڕەمەزان ڕژێ بەمل هەموو لایەک واسوودە و کامران و سپاس بۆ هاوکارانمان لە کۆنتترۆڵەوە لەگەڵمان بوون. سپاس بۆیەوە شتام ساتی بەرنامە لەگەڵماندا بوون تا سبەی شۆ پێتان دەگەینەوە ماڵچانەوە خوا یارتان بێت. Thank you.